ئەوترێ هەستەکرێ فیکری مامۆستاکرێکار گۆڕانکاری بەسەرا هاتووە با بڵێ میان ڕەوانەتر بووە بۆ نمونە ئەڵێن لە وتارێکا لە کوردستان لە ساڵی نەوەکانە ئەوەی وتارێکت داوە لەسەرەوەی گەر کەسێک دژایەتی ئیسلامی کرد بە کردەوە ئەوە پێویست بە فتوان ناکات لە هەر کۆڵانێکدا موسڵمانێک بۆی هەڵکەو بە تەورێک ملی ببڕێ. بەڵام ئێستا ئەو جۆرە وتاران نییە، مەسەن لە چاوپێکەوتنێکی تازە تا باسیەوەکەی ئەڵەی ئیسلام ئێمە باوەڕمان بۆ نیە ئیسلام بدەین بەسەر خەڵکیدا، چونکە ئیسلام دینداریە، قەناعەت و فیکر و ژیری و ویجدانە، پابەندبوونی قیەم و خواپەرستی ڕۆژانەیە. ئەمە دوو شتی جیاوازن. یەکەم ئەوە لە 25/1992 قسەی یەکەمم کە کردو بەرامبەر حاکمی وڵاتێکی مسلمانە بۆی نییە ئەو کوفرە زەقانە لە وڵاتەیە لەسەر حکم و دەسەڵاتەوە بکە. هەرچی کەسێ کوفر و دەسەڵاتی بوو پێکەوە لێ قبوڵ ناکرد. ئەبێت تەبەڕای ئیسلامەتیەکە بکە بۆی بڵێ من کافرم و حکومەکە، یان ناتوانێت بژ لە من مسلمانم و حکمی کوفریشتان بەسەراکەم ئەو کوفرەژەکەم. ئەو جواب نە ئەو کاتە گۆڕاوە 25/9/92 نە 25/9/2012 گۆڕێ، چکە ئەنا ئەحکامی شەرعین. هەرچی کەسێک دەسەڵاتدار بوو کوفری بواحی لێوە دەرکەوت يجوز الخروج عليه، يعني پێویستە شۆڕشی بەرامبەر بکرێت کە توانای مسلمانان هەبوو. ئەمە فەرق ناکات جەلال تاڵەبانی مەسعود بەرزانی وەک یەک وایە. ئەم مەسەلەی تریان کە ئیسلام ناتوانین ئێمە بیدەین بەسەر خەڵکە، چونکە ئیسلام وجدانی ئینسانە، لە ناخیە قەناعەتکردنیشی ناخە. من چۆن نتوانم بە زۆر تۆ ئیجبار بکەم؟ من نتوانم وار لێ بکەم وەرەقەی ئیمزاکەی وەکو جەلادانی پارتی وێچێتی، بەس خۆ من ناتوانم تو لە تۆ بکەم تۆ منو خۆش بێت، چکە خۆشەویستی لە ناخی خۆتایە. من ناتوانم وار لێ بکەم وەلائت بۆ پارتی هەیە ئیجبارت کەمە بێ وەلائت بۆ یەکێتی هەبێ، پەڕۆسەوزەکە تێوە پێچمە عەلەمەکەش هەر بەرزەکەی تۆ ڕەسمی جەلال تاڵەبانیش هەڵەگری، بەڵام تۆ لە ناخی خۆتە هەر مەسعود بەرزانیت خۆش. ئەمانە عیلاقەی بە یەکترەوە هەیە. بۆیە ئیسلام ناتوانی بە چەکوش بدەی بەسەر خەڵک. ئەفکارێک کە بە چەکوش درا بەسەر خەڵکا وەکو چەکش و داسەکەی لینین تەواو کورتترین حەضارەت بۆ 70 ساڵ تو لینە چێشە ئینهیاری کردنیوەی سەر ئەرز بەدەست کۆمونیستیەوە بوو، هەمووی ڕووخاو هاتە خوارەوە. لەبەر چی؟ لەبەرەوە لەگەڵ سروشتی ئینسانە ناگونج. ئیسلام ئێمە باوەڕمان وایە سنووری من کۆتایی دێ کە سنووری جەنابەت دەست پێک، سنووری تۆ سنووری عەقیدەیە، سنووری فکرە، سنووری دەربڕینتە، سنووری کۆبوونەوەتە، سنووری مزاهرەتە، سنووری خاوەنێتیە، سنووری کولتورە. تۆ چۆنە خۆی خۆ عیلاقەی بەسەر منەوە نییە، چۆن بیرەکەی تۆ چۆنە بینی، بیرکردنەوەکانی تۆ لە ڕێگای سێهیدایەتەکەی خۆتەوە، دەم و چاو و گوێتەوە. لە مێشکدا ئەوانێکەوە گەڵاڵە بوون و دروست بوون، وێنایەک دروست بووە، خۆشەر نییە ئەو وێنایە وەکو وێنایە بکە لە لای منە، چکە ئەفکارمان تێکەڵ بەم وێنایە بنەوە. بەڵام هەردووکمان موهیمە بڵین ئەم کاغەزە سپیە و لاکێشی، بۆی مغاڵەتەی تیا نەکەین، چکە خۆی لاکێشیە لەبەر پێناسەی لاکێشە ئەزانین چییە، سپیشە لەبەرەوە هیچمان عەمەل ئەلوانمان نییە تاکو ڕەنگەکان لێک جیانەکەین. ئێمە مکابرەمان لەگەڵ ئەم ململانەی کە هەیە، ئەم مکابرەی کە لەسەری دروست بووە بەرهەڵسکاری ئەم شتەین کە پارتی وێچێتی مصڕن لەسەرەوەی ئەو دیوەخانەی کوردایەتی کە لە هەولێرە وەڵامە پەرلەمان کە قیاسیەکەین و بە پەرلەمانی ستۆکهۆڵم و ئۆسلۆ هەر ناویان مشتەرەک هیچ نییە. هەنی کابرای پەرلەمان لێوێ خۆی ئیمزای کردو، خۆی شەقیتی هەڵەتە. پەرلەمانی هەرە هیچ کەسە ناتوانێت بڵێ حیزبی حاکمم لە ناو ئەمانە دەسەڵاتم هەیە. ئەمەیە مۆزوعەکە کەوا بۆ عیلاقەیە نییە بە یەکترەوە. ئەوەی کوردستان لە زمانی 92 شایە 25/9/92 زەمەنی سڕاع، زەمەنی ململانێ و دەستشکانەوەیە، دەستشکانەوەی عەسکەری. تۆزانی یەکێتی بە درێژایی تاریخی خۆی ئەو هێرشانەی هەر کردوتە سەر ئێمە. لە یەک شەڕەکە ئەمە 199 شەهیدماندا و 276 بریندار. مەبەست لەوە یعنی گۆڕانکاری لە فکرتان ڕووی نایەوە؟ نا، گۆڕانکاریەکە ئێمە بۆ خۆم من وەکو خۆم لە دائیرەی ئیسلامەتی خۆمە ئوسولی تر بووم، بەڵام لە دایرەی دەرەوەی خۆمان لیبراڵم، هەروەکو پێشتریش هەروە بووین. ئێمە لە دائیرەی ناوداخلی خۆمانە ئوسولی ئیسلامی قورئانی لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەڕێنەوە بۆ زەمانەی کە سەحابە چۆنی بیر کردوتەوە، معتەقەدەی چۆن وەرگرتووە. تۆ حەقی ئەمە چییە؟ من حەقم چێت بەسەرەوەی تۆ ترتسکیت وەرگرتووە یان لینی؟ من حەقم چێت تۆ تەفسیری مارکسیزم بە شێوەی لینینەکە یاهی ماوچیتۆ؟ تۆ ئەفکاری خۆتە، بەس مهمە سنووری تۆ کۆتایی پێ هاتوو کە سنووری من دەسی پێ کرد. تۆ قچێ من سۆفی میا سەلەفی مەدخەلی میا یەک گرتووم.
تۆ هەقی ئەمەی ناوەوە نییە، من هەقی ناوەوەی تۆم نییە، بەس هەقی سنوورەکانمان هەیە لەگەڵ یەکتر. من لە ناو سنووری خۆمە مسلمانێکی سەلەفی جیهادی ئوسولی قورئانی سنەتی ئەمەم دیدێکی فکری ململانەیەکی شارستانێتی لەگەڵ ڕۆژاوا هەمە بە سیفەتی ئەوەی کە ڕۆژاوایە، نەک لەبەر ڕۆژاوای وەک جوگرافیا، لەبەرەوەی سەرمایەداریەکی هێرشێکی سەرمایەداری ڕیشەکێشکردن بەرامبەر بە ئیسلام هەیە، من لەم بەرەی ئیسلام ئاوەستاومەتەوە بەرامبەر بم. ئەمە من لێرە بەڵام لە هەمان کاتیشا من بۆم نییە مافی کابرایەکی نەرویجی لێرە بفەوتێنم بیخۆم، سنووری من کۆتایی هاتوو کە سنووری ئەو دەستی پێ کردو. ئەمە ئەو چۆن بیرەکاتەوە لە من و ئەزانە من ئینسانێکی دڕندە و پیا و کوژ و خراپەکار و ئەوەی کە میدیا لە مێشکیەوە دروستی کردووە خۆم و بەختمەوە بڵێم چی مسەیترن بەسەرا منە بێ هەر هەوڵ بدەم بۆی ڕاستی کەم کەوانە بڵێ بەڵام ئایا و دەسەڵاتم هەیە توانم لە حدودێکە ئەم توانی بەزەسە هیچ ناتوانم کە من هەموو مەسافەکەم 2 متر مربع لە وڵاتە دیموکراتیە کە من هیچ مافێکم نییە، هیچ قسەیەکم نییە، هیچ شتێکم نییە، ناتوانم تەنانەت دوتم بە خۆڕایی دەرسەڵێمەوە لە جامعەی ئۆسلۆ زمانی عەرەبی کە اختصاصی خۆمە قبوڵیان نەکرد. بەڵێ لەبەرەوە یعنی ئەو استعدادی ئەوەی نییە تۆ بهێڵێ لە مجتەمەعەکەیە بجوڵی، چونکە ئەترسێ لە ئیسلام. غەرب زۆر بەجددی ئەترسێ لە ئیسلام. ترسەکەی لەوە نییە هەڵی تەکێنینەوە بیتەقێنینەوە، ترسەکەی لەوەی ئەفکاری دەرهێنی. بەڵێ چونکە خاستن دوای مسلمانبوونی کەڵە پیاوانێکی وەکو ڕوجە غارودی، وەکو مۆریس بۆکای، وەکو مرات هۆفمان لە ئەڵمانیا سەفیر بوو، یان کنوت لە سوید سەفیر بوون.